ئیسرائیل بە ڕەهبەری نەتەنیاهوو حکوومەتەکەی بەهانە کەوتە دەستی حەملەی کرد بە غەزە و ئیستەیش لە ئیدامەی ئەو بەهانانەوە کەوتووە دەستی حەملەی کردووە بە لوبنان. ئیسرائیل حکوومەتێکە کە ئیمڕۆ بە دەستپێکردن ئەم شەڕە کە هەرچەند ئەم شەڕە تازە نییە و ساڵهای ساڵە حکوومەتی ئیسرائیل بەرعەلەی خەڵکی فلستین و جاروباریش بەرعەلەی خەڵکی لوبنان مرەتەب لە شەڕ و کێشا بووە و لەم ڕابتا ئەتوانین بێژین سیاسەت و ژیان و مانەوەی حکوومەتی ئیسرائیل بەسراوە بەوە کە چەنێ بتوانێ ئەم شەڕە پەرە پێبە، ئەم شەڕە دامەنەکەی فراوانترکە. بەهانەهایەکی ئاوردۆ قسەهایەکی کرد کە گشت ئەوانە تەواو بووە، بەڵام ئیسە تازە ئەوەسە بە موشک و بە تەیارە و بە هەموو جۆرێ حەملەی کردووە بە لوبنان و لوبنانیشی خەریکە وەک غەزە لێەکەوە و توێتی وەک غەزەی لێەکەم. بۆیە ئیسرائیل ئەساسەن مانەوەی خۆی گرێداوە بەوە کە چەنێ بتوانێ پەرە با بە شەڕ، چونکە ئیسرائیل خۆی غەرقی بوحرانێکی سیاسی، اقتصادی، نظامی و بەتایبەتتر لە گشتی خراوەتە گۆشۆ ڕسوا بووە، کارێکی پێکراوە، کارێکی کردووە، ئەو نە نەسڵ کوژی و ئەو نە قەتڵ عام و ئەو نە کوشتاری کردووە لە غەزا کە هیچ کەسێک لەم دنیا مەگەر کەسانێ وەک خۆی تەرەفدار خۆی بن ئەگینا هەموو کەس بە حکوومەتێکی داگیرکەر، جینۆساید، نەسڵ کوش، زدی ژن، زدی پیا و زدی ئینسان ناوی لێ ئەبا و ئەو گەرەکێسی بۆ ئەوە کە بتوانێت لەم وەزعە دەربێت پەرە ئەدا بەم شەڕ. لە ماوەی ڕابردووە ئیسرائیل هەڕەشەی لە ئێران کردووە کە وەڵامی موشەکەکانی دەوری ڕابردوو دەداتەوە و هێرش دەکاتە سەری. ئەم هەڕەشانە چەنە جددین؟ بڵێ ئەمە هەرحالە ئیدامەی ئەو پەرەدان بە شەڕە، هەرحالە ئیدامەی ئەو سیاسەتە کە تەنیا ئێرانیش نییە، مرەتەب ئەدا لە سووریا، ئەدا لە یەمەن، ئەدا لە باقی شوێنەکانتر ترۆر ئەکا، کوشتار ئەکا. ئیسرائیل هەروە عەرزمکردن مانەوەی خۆی لەوا ئەبینێ کە چەنێ بتوانێت ئەم شەڕە گستەرش بە. لە ڕابتە لەگەڵ ئێرانە بە تۆری مشەخەص میزانی جددی بوونەکەی فعلەن هالەحەنی موشک خستنە. ئەو تهدیداتە وا کردوویەسی و ئیسەیش خەریکە ئیدامەی ئەدا بە موشک خستن و بە ترۆرکردن و بۆ حساباتە. ئەگەر بێتە سەر شەڕێکی تەواو عەیار ئەوە وا خۆی ئێژێت ئەیکەم بە غەزەوە بۆی ناکرێت، خۆی بۆی ناکرێت، چونکە ئەوڵەن هاوسێی نییە، دوورە، سانیەن ئێرانیش تهدیدی کردووە بە ڕۆشنی وتوێسی بە ئیمریکای وتووە بە حکوومەتهای، چونکە ئیسرائیل مەگەر بە پشتیوانی ئیمریکا و ناتۆ و غەرب و ئەم وڵاتانە بتوانێت حەملەکە بە ئێران وتوێتی ئەگەر بێت و ئیسرائیل دەستبا بە هەمچین کارێک و ئێوە ئەوە پشتیوانی دەکەن، من حتمما منتەقە ئەەکەم بە ئاگەر ئەیسووتێنم خوێن و ئاگەر بە یەک ئاوێتەکەم و ئەیشیکا. بەو بۆنەوە ئیسرائیل گەرەکێسی بیکە حەز ئەکا جمهوری ئیسلامی ئەم شەڕیە بەو نەوعە پێخۆش نییە، ئیمریکا پێخۆش نییە، بەو بۆنەوە ممکنە کەمتر ممکنە ئەم شەڕە بەو جۆرە بکرێ. بەڵام ئەوە کە بە قازان جمهوری ئیسلامیە و بە قازانج ئیمریکایشە مەسەلەی ئەم فەزای شەڕەسە، ئەم فەزای شەڕە بەسەر ئێرانۆ بمێنێ و مرەتەب ئەویش ئەسلحە و مهمات و وەسایلی خۆی بەم وڵاتە عەرەبیانە بفرۆشێ بۆ دفاعکردن لە خۆیان لە مقابل هەر کەسێکۆ کە گەرەکی بێت شەڕیان لەگەڵکە. بەو بۆنەوە ئیمریکا وا بە قازانجێ و ئێرانیش لەلایەکۆ بۆ ئەوە کە ئەم نفوزە تا ئیسە بۆ خۆی بە قسەی خۆی و بەم جۆریشەوە ئەیبینین بەدەستی هێناوە لە خاوەرمیانە بۆ مانەوەی ئەم نفوزە و بۆ ئەوە کە لەمانە کشتی مهمتر بۆ ئەوە کە بتوانێ جنبشی ئاعتراضی لە ئێرانە سەرکوتکە احتیاجی هەیە بەم فەزای شەڕ،
ئەگەر حەستان بەڵام کرد ئەم فەزای جەنگە زۆر هەستەکەی سای کێشەوە ئێستا لە ناوچەکەدا. ئایندەی ئەم ڕووداوانە ئێوە چۆن هەڵدەسەنگێنن بۆ کوێ ئەمان بێت؟ بڵێ ئەم وەزعە دیارە جمهوری ئیسلامی بەم جۆرە گەرەی کێسی ئیسپادەی لێ بکە. خەڵکی ئێران بە هیچ عنوان جمهوری ئیسلامیان نەویستوە و نایانەوێ هاتوونە سەخیابان نەک جارێک نەک دوو جار نە سێ جار ئەتوانین نمونونەکانی بە بەربڵاوی بەتایبەت لە 1400 بیبینی کە خەڵکی ئێران جمهوری ئیسلامیان ناوێ وە شعاری مەرگ بەر جمهوری ئیسلامیان هەزاران هەزار جار تکرار کردوەسوو. بەڵام مەسەلە ئەوەسە بەم ئێعترازە بە جمهوری ئیسلامی ناتوانن تەنیا بەمە بەر بە شەڕ بگرن، چونکە تەرەفێ شەڕەکە جمهوری ئیسلامیە کە ئەڵێ نامەوێ شەڕکەم، تەرەف ئەسلیەکەی ئیسرائیلە کە ژیان و مان و هاتنە دەرەوەی لەو منزەی و ئیسیسالەکە هاتیایە بەسراوە بە ئیدامەی شەڕ و گوستەرشدان ئەو شەڕۆ ئیسرائیلە. بۆیە لازمەکە خەڵکی ئێران بەبێ یەک دەنت ترس لەوە کە بێژن ئەمە خەڵک ئێران خەریکن لە جمهوری ئیسلامی دفاعەکەن کە ئەگەر بڵێن شەڕمان ناوێ، نەک هەر خەڵک ئێران لە یەمەن لە لوبنان لە باقی شوێنەکان تر کە ئەتراز و ناڕزایەتیمان دیوە لە بەغا لە عێراقا بە تۆرکوردی، چون شەڕەکە ئیتر وەک شەڕی غەزە نییە، وەکی لوبنان نییە، شەڕەکە دامەنەیەکی زۆر بەربڵاوتر ئەگرێتە خۆی و خەتەری زۆر زۆر گەورەتری هەیە بۆ خەڵک. ئەم شەڕە بەرعەلەی خەڵکە، بەرعەلەی جمهوری ئیسلامی نییە. ئەم شەڕە هەر فیشەکێک پتەقێ لە جمهوری ئیسلامی هەر بەو میزانە جمهوری ئیسلامی پێ قەویە بێ، هەر بەو میزانە دەستی جمهوری ئیسلامی ئەکاتۆ بۆ بربەرەکانێکردن لەگەڵ هەر نوع ئێعترازێکە. ئەو هەموو ئێعترازە، ئەو هەموو ناڕەزایەتیە کە 45 ساڵە خەڵکی ئێران بە خوێن و بە گیان و بە ڕۆح و بە ئێسکان وردکردن ئەم شۆڕشیانە هێناوەتە ئەم حەنە، ئەم شەڕە ئەبێ بە باعیس ئەوە پاشەکشە کرێ بەم جنبشە، ئەبێ بە باعیسەوە ئەم جنبشە نەتوانێت خۆی نیشان بە خۆ شەڕ شۆخیکردن نییە. تۆ تماشای غەزەکە، زانم کێ ئەتوانێت لە شوێنێ وەک غەزا ئیمڕۆ بێتە مەیان و بێژێ من شەڕم ناوێ. زۆر زۆر سەختە، یعنی کابرا ها لە فکر ئەوە کونێ پەیاکات دوور لە شارەکەی، دوور لە مەحەل زندگیەکەی، دوور لە مەحەل کارەکەی خۆی پیاکات و خۆی شارێتەوە. شەڕ ئێران و عێراق خەڵک زۆر باشە لە بەرچاویانە کە ئەو خەڵکێت چی لێ کرد، هەر کرێکارێک لە ئابادانە کەوتەیەکە لە شارەکان و تەبەقەی کرێکار و خەڵک ئێرانی وەها متەفەڕق کرد، وەها پاشەکشەی کرد بە موبارزەیان کە جمهوری ئیسلامی بەسەر ئەو شەڕ بوو بە ماڵ. هەروەک خومەینی وت شەڕ بۆ ئێمە نەعمەتەی ئیلاهیە، واقعاً بۆ جمهوری ئیسلامی نەعمەتی ئیلاهی بوو، وەلێ بۆ خەڵکی ئێران ماڵوێرانی بوو، هەناسە سەردی بوو، تەفرەقە بوو، سەرکوتکردن دانە دانەی ئەو مبارزاتە بوو و وجودی بوو. بۆیە لازمەکە بۆ بەرامبەرکێ لەگەڵ ئەم شەڕا خەڵکی ئێران لەگەڵ خەڵکی خاوەرمیانە بێنە ڕیزی خەڵکی جیهانەوە. خەڵکی جیهان ئیمڕۆ لە سەتحی سەراسەری جیهانە. ئەم هەفتەی ڕابردووە لە دانمارکە بە هەزاران و دەها هەزار اتحادیەی کاریگەران لە اتحادیەهای کاریگەریە لە ئینگلیسە، لە ئیسپانیا، لە ئیتالیا، لە زۆر شوێنە هەر لەم ئەڵمانە، هەر لەم شار ئێمە لە قوڵە اعتراضاتێکی زۆر بەربڵاو بۆ بەرعەلەی شەڕ، بەرعەلەی ئیسرائیل، بەرعەلەی نەسڵکوژی حکوومەتی ئیسرائیل کە نوکە دەرزیە بۆی ئینسانیەت و ڕەحم و مرەوەتی لێ نایە. بۆیە خەڵک جیهان هاتوونە سەر جادە، بۆیە خەڵک جیهان ئێعتراز دەکەن و ئەویشە کە ئەم شەڕە چی بەسەریێت فقط و فقط بەستەگێز بەوە کە ئەم خەڵکە چیەکەن، خەڵک ئوروپا چیەکە، خەڵکی جیهان چیەکە، خەڵکی خاوەرمیانە چیەکە، چەندێ ئەم ئێعترازاتە ئەتوانێت دەستی خۆیان بخەنە ناو دەست خەڵکی لوبنان و غەزە و ئێران و یەمەن و بە یەکدەنگ لەگەڵ خەڵکی خاوەرمیانە دێنەمەیان ئەترازکەین بەرعەلەی شەڕ،
بەرعەلەی ماڵوێرانی بەرعەلەی ئەم وەزعەوە بەسەر خەڵکاتوە تەنیا ئەوە ئەتوانێ بەری پێ بکرێ ئەجینا ئیسرائیل چی ئێژێ بڵێ ئەگەر لێرەدا هەڵوێستی ئەحزابە جۆرە و جۆرەکان لە ناوچەکە و ئێران بە تایبەتی هەڵسەنگانێکیان بۆ بکەین با کورتی قسەی ئێوە لەم بارەوە بیستین وەکو دوا پرسیارێک ئەکرێ بڵێن دوو دەسن دەسەیەکیان کە هەن لە فکرەوە چۆن شەڕ بێت و بە پەلە بڕۆن و ئەمانش بەسەر وێرانەی ئێران و ببن بە دەسەڵات و ببن بە حکوومەت کە ئەتوانین لە سەڵتەنە تەڵەبەکان پەهلەوی لە جمهوری خاکان لە عەبەی موحتەدی کە حزب نییە وەلی خۆی ناوناوە حزب لە ئەنواع و ئەشکال حزبی ناسیۆنالیست ئەتوانین ناو ببین کە شەڕخوازن کە ئەیانەوێت لەم لاوە بەم جۆرە شەڕ بێت وانش خۆیان تێخەن و چەپڵە لێ ئەدەن بۆ ئیسرائیل چەپڵە لێ ئەدەن بۆ ئەمریکا هەرچێ ڕۆژە داوا ئەکەن کە ئەم شەڕە سەریعتر بکری ئینگار کە ئەم شەڕە ئەگەر بکریە ئەوان نەتوان دەسەڵات هیچ وەخت ئەوان ناتوان دەسەڵات بگرن بەدەچوون لە چییە وڵاتێکی وێران بێخانەومان خەڵکێکی سەرگەردان مستەئسەل نائومید کوڕکوژرا و کچ کوژرا و گەورە و بچوو کوژرا و مەملەکەت وێران تۆ توانی حکوومەت بگری بەدەستۆ ئەمە دەسەیەکیشی وەکو پژاک و پێکاکا ئەوانە قەوڵیان داوە کە ئەگەر بێت و شەڕ ببێ مەحاضرین جمهوری ئیسلامی تەقویەتکەین بڕۆی لە پەنای جمهوری ئیسلامی و بەرعەلەی ئەحزابی کوردی شەڕکەین ئەمانیش دەسەیەکن کە خۆیان حاضر کردووە شەڕ ببێت و ئەمە بکەن دیارە ئێمە وەکو حزبی حکومەتی خەتی ڕەسمی هەوڵمان داوە ئەو پەرتەلاشمان کردووە بەرعەلەی شەڕ بوێسی خەڵک هان بین بۆ ئەوە لەسەر خاستەکان خۆیان لەسەر مبارزاتی وا کردویانە کۆڵ نەدەن و لە مەقابڵ شەڕا بوێسن و ئاعترازکەن بە شەڕ خەم ئەویانە دەبێ ئەگەر بێت و ئاعترازکەن بە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیە تەدا ئەسڵەن وانە لە پاڵ ئەوە کە تۆ ئێژی خاستەکەم ئەمەسە پادنشتە ئەوە ێژێ کاریگەران داوای ئەوە ئەکەن ژنان لە زیندان و ئەمە هاواریانە لە پاڵ ئەم ئاعتراز و ناڕەزایەتیانە بەرامبەرکردن لە شەڕ لەگەڵ شەڕە یەکێکە لەو خاستە ئەسڵیان و غەیرەت ئەمیشە ئێمە هەوڵمان داوە جبهەیەکی متحد لە خاوەرمیانە بە وجود بێنین کە لەگەڵ حزبی کۆمونیستی کرێکاری عێراق و حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و ئێمە وەک حزبی کۆمونیستی کاریگەری حکومەتی خەتی ڕەسمی لەگەڵ تعدادێکی زۆر حدود 20 دانەیتر اتحادیە و سندیکای کاریگەری کە ئەم جبهە دروست کراوە بۆ ئەوە کە لە مقابل شەڕا بوێسی هەر هەمووی ئەمانە لە عێراق و بیگرە هەتا فلستین و تا لوبنان و تا یەمەن و تا مصر و تا هەر شوێنێکی تر کە اتحادیە تا مەراکش و اتحادیەی کاریگەری هاتوو نەسەمەیان و خۆیان قسەیان کردووە و ئیمزایان کردووە و ناو خۆیان لەم لیستان وچیوە بەرامبەر بە شەڕ بوێسین هەوڵ بین هەرچێ زیاتر ئەم لیستە فراوانترکەین ئاعتراز بەرعەلەی شەڕ فراوانترکەین و دەستی خەڵکی خاوەرمیانە بخەینە ناو دەستی خەڵکی متەمەدن و تێکۆشەری دنیا بەرعەلەی شەڕ بوێسین و ئەم خوێن مژ و نەسڵ کوژ و ئینسان کوژانە کێشی نەخوارەوە لەمە زیاتر قوربانی نەدەین